سڵاو لە یەکێک لە زنجیرە حەلقەکانی کە ناوەمایە ویلایەتە ئیسلامیەکانی ئەمریکا بە مەبەستی ژەو ناوم لێنایە کە تەطبیقکردنی عاداتی جوانی ئیسلامیە لە ئەمریکا. یەکێک لە عادەتە جوانەکانی ئەمریکا هەر کەسێک لۆ ئینکەم یاخود هەر کەسێک مناڵەکی بچووکی هەبیتن لە ژێر 5 ساڵان بی ئیتر ئەمریکی بی مهاجر بی لە ئەخیری کارتەکی دەدەنێ پێی دەڵێن ویک. ئەوانەی لە ئەمریکا بنەزانی ویک مەبەستەوە چییە؟ WIC کە مختصرە لە بۆ Women Infant Children، ژن و بەیبی گچکە و منداڵ لە 5 ساڵی کەمتر. ئەوە مانگانە با نزیک $100-200 پارەی تێدایە ئەشیای دەستی دەکڕی. ئەوە شیانەی کەەوە نمووی گەشەی ئەو منداڵەی خێرا دەکا، ئیتر لە شیرە، لە تۆستە، لە نانەکە، لە هەندێک نەوع پەنیرەکەوە وا دەکاتن گەشەی ئەو منداڵی زیاد بکاتن. خواردنەکان هەمووی سەحینە، بەس ئەو خواردنانە وەردەگریتن کە خۆیان دیاریان کردیە، ناتانی بچی شیرەشی بکری کە زۆر چەوراتی تێدایە. ئیتر ئەوە لە سەهاتە ئەگەر بگەڕێنەوە سەر چیرۆکەکە ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ، کاتێکە بە شار بە دەوری شاردا دەگەڕێ بزانی حاڵی خەڵکەکەی چۆنە. ئیتر لە فلیمەکە بینیتان کاتێکە من ژنەکە خواردنەکەی لەسەر ئاگریدا دەنێتن، منداڵەکەش لە ژۆرێ دەگریێتن، لێ دەبرسی لۆ دەگریە، ژن منداڵە لۆ دەگریە. ژنەکە دەڵێ بینی من و بینی ئیمامی عومەر با لە قیامەتە بی، لەبەرەوەی من مناڵەکەم ئەو قەراریدایە مناڵ ئەگە لە شیر ببڕێتەوە ئەوجا پارەی دەدرێتن لەلایەن دەسەڵاتی ئەو کاتی و خلافەتەوە. منژە مناڵم شیرە خۆرەیە، دەمەوێت لە شیری بێخمەوە، زۆری گچکەیە، خواردنی ناخۆ ددانی نییە کە خواردنی بخۆ، بەڵام بەس هەدەفەکەمەوێت لە شیری بکەمەوە هەتا پارەی پێوەرگرم. ئیتر ئەو کاتی ئەو دەچیتن قانونێکی نوێ دەردەنی هەر مناڵێک لە دایک بوو ئیترەوە حەقی لەسەر حکوومەتە پارەی بدات یا خۆت مەعاششی ببڕتەوە. ئەوە لە وڵاتانی مسلمانشی نەمدیتە، ئەوە لێرە لە ئەمریکا هەیە. عادەتەکی جوانە تەطبیقکردنی بەندێکە یاخود عادەتەکە لە عادەتە ئیسلامی. عادەتە چکیان هەیە ئەویش ئەوەیە سڵاوکردن لە یەکتر، ئەوەش تەطبیقکردنی ئەو حەدیثەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە دەفەرمێ ئەفشوا السەلامە بەینەکم، ئەوەی دەیناسی ئەوی نایناسی سەلام لە یەکتر بکەن. دوو کەس بە ڕێگادا دەڕۆن یان یەکتر دەبینن، دوو کەس لە مەسعەد بەیەکەوە دەبن، دوو کەس لە ڕێگایەک لە بازاڕەکە، ئایا چی دەکەی؟ سەڵاوە چی دەکەی؟ بەلای کەمی سەرێک دەڵقەنی، بەلای کەمی ئیبتیسامێک لە یەکتر دەکەی. لە ترافیلایەتێک دوو کەس ڕاوە دەستن ئاوڕەچی دێت تەماشا دەکەی سایەخی و لای سڵاوەک لە یەکتر لێ دەکەن. شتێکی جوانە بەڕاستی. ئەوە بە شکلی عام کەسی خراپیش هەیە کە هەر کەیف پێت نایەتن، لەگە خۆشیان کەیفیان بەیەکتر نایە، بەڵام وەکو عادەتەکە یعنی عامەکەیەوە هەیە. تەطبیقکردنی عادەتێکی ئیسلامی لە ئەمریکا ئەویش شوێنە چەند دیارێکی دێ بۆ حەوانەوەی یاخود لاوانەوەی ئەو ئاژەڵانەی کە پەککەوتەنە پیر بوونە. زۆر جارەیە عایلەکان سەگەکان زۆر پیر بووە دەبەنە شێڵتەری ڕێکا کە با لێرە بی هەتا دەمریتن. ئەوە نییە بەڕەلایکە لە سەرجادەکان. ئەوەش سەرچاوی گرتێ لە ئەو کاتێکە سەلاحەدین ئەیوبی لە شام لە دیمەشق شوێنێک وابزانام ئێستا شوێنەکەی مایە شوێنێکی گەورەی داناو لە بۆ لاوانەوەی مەسەلەن دوو لە ڕێ حازرین گوێ درێژ و سەگ و ئەوانەی کەەوە بێخاوەنن نەوەکو لە سەرجادەکان بکەون و ئیتر بەلامار بردرێن و لە بەرسان ببرن لەوێن دەریان دادەنا وەکو مافی ئاژەڵ. بە هەمان شێوە لێرەشەوە تەطبیق دەکرێ. ئیتری گرنگ نییە چ وڵاتێک تەطبیق دەکەم، مهمەوەیە وەکو لایەنی دینیەکەی کە ئیسلام دینی ڕەحمەتە لە هەموو عالم. ئیتر ئێستا وڵاتەی ئەوروپی تەطبیقی دەکە، وڵاتەی شەرقی تەطبیقی ناکە، ئەوە مانەوە نییە دینە بەس لە بۆ شەرقاتێ یاخود لە بۆ غەرباتێ. ئەوەی تەطبیقی دەکاتن ئەوە تابعی ئەو دینەیە. یەک لە جوانەکانی دەستوری ئەمریکی زۆر نزیک دەبینم وەکو دەستوری مەدینەی سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەویش لە دەستوری مەدینە هاتبوو کەوا موسڵمانەکان و یەهودیەکان و مەسیحیەکانی نەجران هەمووی
ملەتێکن لەگەڵ مسلمانەکان پێکەوە دەژێت هەمویان ماف و هەر شتایبەتی خۆیان هەبوو. بەڵام تەمەشای سعودیا دەکەم، تەمەشای ئیران دەکەم، سعودیا ئێستا و ئیران. تەسەوڕ ناکەم مزگەفتەی شیعە مەزهەبی ببینیەوە لە سعودیا، بە هەمان شێوە مزگەفتەی سونە مەزهەبی ببینیەوە لە ئیران، ڕێگەی نادەم. بەڵام لە ئەمریکا هەر کەسێک پێهێشتە ناو خاکەی دەبتا قەومێک لە قەومەکان هاوشان لەگەڵ ئەمریکیەکان پێکەوە دەژێن. هەرکت هەیە دەوی جێبەجێ بکەی، مافتێ دەبی وەریگری. من کەسێکم لێرە بەڕە چەلەک کوردی تووشی کێشەک بووم لەگەر سەرۆشی وڵات، پێکەوە لە بەرامبەر دادگا دەبین. ئەگەر مۆزوعەکە قەزیەی ناشنە سیکیوریتی ئەوانە نەبیتن دەنا هەردووکمان وەکو یەک مافمانەیە و پێک ئەرکمانەیە. بەڵام ئەوەی نابینیەوە لە سعودیا ئێستا و لە ئیران، بەڵام ئەوە لە دەستوری مەدەنی هاتبوو. ئەوەشێک لە جوانەکانی ئێرە. خاڵێکی جوانی تری کۆمەڵگەی ئەمریکی شت هەرزانکردنە لە مناسەبات تایبەتەکاندا، وە مقارنەی دەکەم تاوان لەگەر کۆمەڵگەی کوردی خۆمان. مەسەلەن ڕەمەزانانمان هەیەمە، هەر لە خۆیەوە شت گران دەبی، هەر لە خۆی مریشت گران دەبی، لە خۆیەوە تووشی گران دەبی، لە خۆیەوە خورما گران دەبی. لەبەرچی لەبەرەوەی تەڵەبیاتی زۆر لەسەر دەبیتن. تاوان گرانبوونەکەش هیچ فەرقی نییە، ڕەمەزان بی پێش ڕەمەزان بی هەرو خەڵکەکەیە، هەر خەڵکە مسلمانەکەیە، نوێش خوێنەکەیە، هەم لە مزگەفتی شەو. بەڵام دەرێ ئەگە لەو لای 2 دیناری زیاتر بە یامەسەرێ ئەوە قازانجە لە بۆ من. ئەوە کۆمەلگا مسلمان نشینەکە. کۆمەلگای ئەمریکیەکە مەسەلەن لە تانکسگیڤینگ، لە ڕۆژی سوپاسگوزاری عیدی شوکر کە پێنجشەممەی ئاخری مانجی 3 مانجی 11 ئەوان قەلی دەخۆن، عەلە شیشی دەخۆن. تەمەشا دەکەی لە زۆربەی شوێنەکان هەرزانی دەکەن. ڕاستە لە بیدایی سەعری خۆیتی، بەڵام دەکاتە ڕۆژەکەی زۆر هەرزانی دەکەن. یاخود ئەو شوێنانەی کەوا فودبانکن دۆنێشن دەکەن خەڵک دەداتن، لەوێ بەلاشە. جارێک لەیەکە چیان پرسی گوتم لەوە بەلاشە، وێتە حەزمان لێیە هەموو عایلەکان تەمەتوع بکەن بۆ ڕۆژەی، هیچ کەسە فکری لای پارەی نەبیتن کە پێی ناکردرێ. هەرزانی دەکەن ئەو کاتی. بە چای خۆم بینیمە لە سامس کلەب لە کاستکۆی لە ڕەمەزانان خورمایان هەرزان کردێ لە بۆ مسلمانەکان، چی خەڵک دەزانی دێباتن هەرزانیان کردە، لای خۆمان گرانی دەکەن. ئەوەش مجتەمەعی ئەمریکی، مجتەمەعی کوردی.